ماوەیەکی باشە پەیوەندیشی باشمان لەگەڵ سنتەری تەکنۆلۆژی و ڕاهێنانی ئەوروپی کە مەرکەزەکەیان لە هەولێرە مرکزی ڕئیسیان لە چوارچێوەی و پەیوەندیانە مناقەشەمان لەسەر کردنەوەی ئەکادیمیای زانستی پەروەردەیی پیشەیی بۆ ئەندازیاران کرد بۆ پێشکەشکردنی خول و سمینار و هەندێک چالاکی ئەندازیاری بۆ بەهێزکردنی توانای ئەندازیاران لەو چوارچێوە ڕێککەوتنمان کردەوە بە حقیقەت پرۆژەکە 2 ساڵ بەر لە ئێستا مناقەشەی کراوە و بناغی بۆ داڕێژراوە بەڵام بەهۆی پەیدابوونی پەتای کۆرۆنا 2 ساڵ بەدواکەوە بە خۆشحاڵی و ئەم ساڵ لە سەرەتای مانگی سێ و دەستمان پێکردەوە پرۆژەکەمان 18 مانگ دەخایەنێ وە کۆمەڵک چالاکی و خولی جۆراوجەری تێدایە بۆ ئەندازیاران بۆیە تەمەنا دەکەم هەموو ئەندازیارانی بەشدار بە هەموو توانا و ویست و خواستیانەوە بەشدار بن لەم پرۆسەیە لەم پرۆژەیە بۆ کە قازانجێکی زۆری بۆ بەهێزکردنی توانای ئەندازیاران دەبێت و تەمەناش دەکەین ئەم ئەکادیمیایە بەردەوامی هەبێت دەوەستێتە سەر تەقیم و هەڵسەنگاندنی بەرپرسانی ئەو ئەکادیمیا و ڕێخەرانی ئەم پرۆژەیە کە بۆ ئایندە چەندە بەردەوامی هەبێت لەسەر پرۆسەکە.